دەرگام هەواڵا کرد بۆ کۆمپانیاکان دوو کۆمپانیا داوایان پێشکەش کرد مۆڵەتمان پێدان کە کاری پەخشکردنەوەی کەناڵەکان بکەن و ئەمە جێبەجێ کرا سەرەتا جیازێک پەخش دەکرا ئەو جیاز لە بازار دەکڕا بازرگانەکان داهێنا ئێمە بەرپرسنی لەوە ئێمە تەنها ئەوەی پێویستە ئێمە مۆڵەتدانا مەرجەکانی مۆڵەت بدەن بۆیە دوای ئەوە کە سیستەمی دیVD تو هات کە متتەوەرتە لەو هەمان کۆمپانیا ئەم سیستەمی پەیڕەو کرد ئەم جارە جیهازەکانی هێنا فرۆشتی بەڵام پارەکە زۆر بوو ئێمە وەک وەزارەتی ڕۆشنبیری ڕامانگرت نەمانهێش توانە بێ سعرەکە دابەزێنی ئەو سعرەکەی دابەزن بەڵام ئێمە هێشتا پێمان زۆرە پێمان وایە ئەو پارێ زۆرە بۆیە داوای دەکەین هێشتا پارەکە کەمکەنەوە و خەڵکیش ئازادە بیکڕێیان نەیکردکۆ بازاری ئازادە کۆمپانیاتر هەیە منافەسە بە بەلاژێکەوە بەلاشیش ئەوەکە با بچن لەوێ بۆ خۆیان بیکردن ناتوانین مەسەرن ئەو کۆمپانیا نەیلغاکەیەوە ڕاشی گرین چکە ڕابگرین تۆ کەناڵەکان لە کەلار تازاخۆ یەک کەناڵ نامێنێ ئەو کاتە خراپە بۆ هەرێمی کوردستان.